بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. جارێکی تر و بە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تاوارەکان میوانی ماڵەکانتانی. تاوری ئەم جاری بەرنامەی تاوارەکان تەرخەن کراوە بە ژیان و هونەری خاتوو مەرزیە فەریقی لە 9هەمین ساڵیادی مەرگیدا. سەرەتا سرنجتان ڕادێکێشم بۆ راپۆرتێک لەم بارەیە و دواتر دێمە خزمەتتان. لدرياوە قەتارەی هەوری بارش کەوتە دووی پێشان لدرياوە قەتارەی هەوری بارش کەوتە دووی پێشان بەسەر سنگی چیادا چۆکی داداوە کشوو بێدەن بەسەر پاییزی زەر لە ڕێکەوتی 22 پێنجی 1950 لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان چاوی بە ژیان هەڵێناوە، بەڵام دایک و باوکی خاتوو مەرزیە لە بنەڕەتدا خەڵکی شاری سنەن. تا تەمەنی 7 ساڵی مەرزیە ژیانی لە شاری مەریوان بەسەر دەبات، بۆ خوێندنی مامۆستایەتی ڕوو دەکاتە شاری سنە و لەوێ خوێندنی مامۆستایەتی تەواو دەکات. بڕوانامەی دیپلۆم لە بواری مامۆستایەتیدا بەدەستدێنێت. هەر لە تەمەنی منداڵیدا هەستی کردووە کە دەنگی خۆشە و بەهرەی دەنگخۆشی تێدایە. لەلایەن باوکیەوە هاندراوە، بەڵام بەهۆی نادروستی کۆمەڵگاوە ئەوەی لەو ڕۆژگارەدا ستەم بووە ژن و کچی کورد گۆرانی بچڕێنێ. هەر بۆیە ڕێگەی هونەری لێگیراوە و لەو پێناوەشدا زۆر بە قورسی ژیانی هونەری خۆی بەسەر بردووە. بەڵام سەرڕای کۆسپ و کێشەکان مەرزیە هونەرمەند هەر بەردەوام بووە. لە ساڵی 1980دا لەگەڵ ناسری ڕەزازی ڕێگەی خەباتی شۆڕشی ڕزگاری خوازی کوردستان هەڵدەبژێرن و لە ڕیزەکانی کۆمەڵە خەبات دەکەن. ئەم خەباتەشیان تا ساڵی 1984 بەردەوام دەبێت. وەک هونەرمەندێکی لێهاتووی شاخ شانبەشانی خەباتی چەکداری دەست دەکات بە کاریگەری لەگەڵ تیپی مۆسیقای کۆڕی بانگوازی کۆمەڵا. یەکەمین کاری هونەری لە شاخ بە سرودی سڵاو بۆ پێشمەرگە بە ئەنجام دەگەێنێت. سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدیمەت پێشکەش بڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ لە سەرەتای ساڵی 1985دا لە وڵاتی سوید وەک پەناهەندەیەک لەگەڵ هاوسەری ناسری ڕەزازی و سێ منداڵەکەی دڵنیا، ماردین، کاردۆ ژیان بەسەر دەبن. تەسمیممان کرد و ڕۆشتینەوە بەرەو کوردستان. چوونە ئەوێ من قەت لەبیرم ناچێتەوە. دیارە ئەم ئەحساسگەر ناسرەکەوا من باسیەکەم خۆشم دەستکەمێکم لە ناسر نییە. وەختێکە گەیشتینە ناو خاکی کوردستان لە ئادەنا دەرچوین، ئێمە گەیشتین بەرەو دیار بەکرە چوین. باوەڕ ناکەن ئەگەر بێژم
بانگمەکرد یا هاوارمەکرد لە ناسر ناسر سرعەت ماشینەکەت زۆر کە ناسر وەختێ سەیرەکەم سرعەتەکەمان ها لە بان 180 کیلومترۆ یعنی ئابۆنەوە لە بان 180 کیلومترۆ ئێمە ئەچین بەرەو کوردستان دەی وەختێ هاتین گەیشتینە ناو کوردستان لە ماشینەکەدا بەزیە خوارە ناسر مناڵەکان زۆر گەرم بوو هاتنە خوارەوە یەکسەر ناسر خۆی خست بەسەر خاکەکەی کوردستانە بەزمونۆش بەتاڵی
خەوزەجیا زەردەی هاتەوەگرێتە زێر ڕووی دەشت و چیا هەردازدارە بۆ هەڵپەرکێ جۆشێ لەسەریا لە شمشاڵم ئانێ بەناز ڕووی نیازی جیا ئەڵقەی چۆپی لەسەر فەرشی جای قەرەخی لەبەردەمە هەڵ ئەپەڕێگە گورج و گاخەو منیش چەشمی پاپولایەک دوو دەیبێتە ناو چێ زۆر شۆخ بێ لەبەر پێیا ئاوەستم تاو لە کوردستانی ڕۆژهەڵات بەر لە فەتانە ڤەلیدی دەنگێکی زۆر جددی نابێنرە و ئەوەی بووە تەنها لە چوارچێوێکی دیاریکراودا ناسراوە بەڵام لە نیوەی دووهەمی سەدەی بیستەمەوە هەندێک گۆڕانکاری لە کۆمەڵگەی کوردی و لەژێر کاریگەری کللتورەکانی تردا ئێمە شاهدی ژمارەیەکی تاڕادێک بەرچاوی دەنگی ژنانین یەکێک لەو دەنگانەی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە دەرکەوت هونەرمەند مەرزیە فەرقی بوو. گەرمی دڵی پڕ هەمێنمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێنمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێودڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێودڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێنمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێنمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێناگرێ بەرگا خارەوە کەڕەت شەکەندووە
دەگەی لە کۆسپ و بواران بە هەستی پاراون بە هەستی پاراون کەڕەت شەکەندووە ئاڵا بە دەستی خاراون کەڕەت شەکەندووە ئاڵا بە دەستی خاراون دەگەی لە کۆسپ و بواران بە هەستی پاراون بە هەستی پاراون. بێگومان ئەوەی گوێ لە دەنگی ئەم هونەرمەندە گرتبێ بە باشی دەرک بە بەهرەی ئەم خاتونە دەنگخۆشە دەبات تا بەر لە هاتنی مەرزیە فەرقی سرود کە ئاوازێکی حەماسیە تایبەت بوو بە پیاوان چون وا سەرمەندرا بوو کە حەماسەش تەنها لە دەستی پیاوان دێ بەڵام دوای ئەوەی کۆمەڵە ئەم سنوورەی بەزاند و ژنانی لە ناو ڕێزەکانی خۆیدا چەکدار کردەوە لەلایەن هونەرمەندێکی ناوڕێزەکانی کۆمەڵەشەوە ئەو سنوورە بەزێنرا و ئەو باگراوندە شکا کە سرودبێژ دەبێ هەر پیاو بێ. کاممان هەیە گوێمان لە سرودی سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەد پێشکەش ئەی هەواڵی پێشمەرگە نەبوو بێ و کە گوێشمان لێگرتووە سڵاوی پڕهەستی خۆمان پێشکەش نەکردبێ. هەلۆ پەیوەندیەدا و توێژەکمان ئەنجامداوە لەگەڵ هونەرمەندی ناسرا و ناوداری کورد بەڕێز کاک نەجمەددینی غوڵامی. وەک یەکەم پرسیار لە بەڕێزیان ئەوەیە کە چۆن خاتومەرزیان ناسی و کورتێک لە ژیانی ئەو هونەرمەندەمان بۆ باسکەن. لە ڕاستیدا ئەو کاتانێک کە من و کاک ناسر لە کۆشکی لاوانی سنا ئەو کاتە شوێنێک بوو کە لەلایەن سەرۆکوەزیرانی ئێرانەوە لە شارەکانە لە شارە گەڕەکانە دایانەنیا کە کۆشکی لاوانی سنەی شێکی لە شوێنانە بوو کە ئێمە لەوێ چالاکی هونەریمانە کرد داروبار خەڵکانی تر بە مامۆستانی ژاکرد دانوسەرا و شوێنەکانی تر شۆنەدەوڵەتیەکان هاتن بۆ چاشە بەرنامە ئیتر لە بەرنامەیەکە کە لەگەڵ کاک ناسرا بوومان دانوسەرای معادنانیان هێنا کە مەرزیە لە دانوسەرا بوو ئیتر لەو بەرنامە ئاشقی ناسر بوو ناسر کە بەرنامەی پێشکەشە کردوانە ئەوی جاروبار هاتنە بۆ وەرزشوانە لەو بەرنامە بەشدار بوو ئیتر بۆ زۆرە یەکتریان ناسی من هەر لەو ڕێگەوە لەو کاتە و مەرزیم ناسی هێشتا نەبوو بە خێزانی کاک ناسر و دوای چەند ساڵ کە بە یەکەوە بوون و یەکتریان ناسیەوانە ژیانی هاوسەریان پێکەوەنایەتی دوای ماوەی کە ئێمە هاتوچووی بنەماڵەیمان دەست پێ کرد بەردەوام هاتوچووی بنەماڵەیمان بوو هەر تاکو و شۆڕشی ئێران دەستی پێ کرد و ئێمە هاتینە شاخ لە سڵامە تا یەکوانگردەوە کە گروهێکماندانە بەناو گروهی بانگەواز گروهی بانگەواز لە سەرەتاوە لە ڕاستیدا مەرزیەک دەستی نەکرد بە کاری هونەری ئەو کاتە لە منتیقەی گەورجی سەقڵا بووین جاروبار لەگەڵ خێزان و سعدی خان و شەهید مەسناوی ئەو لە کۆسا بەشداریانە کرد لە گەڕانی سرودەکانی ئێمە ئیتر هەتا چەند ساڵی دوای ئەوە چوینە ئالانی سەردەشت لە منتەقەی ئالانە لە دێهاتێک بەناو تێتا لەوێ یەک دوو گۆرانی زەبت کرد لەوێ ئیتر لە شاخە زۆر چالاکی نەبوو بەڕاستی چۆن گرو کوشتی وا تایبەتیش نەبوو ئیمکاناتی تۆمارکردنمان نەبوو هەرچەند ئێمە هەوڵی خۆمانماندا و کاتە کۆمەڵێک بەرهەممان تۆمار کرد تا هاتنە ئەوروپا لە ئەوروپا بە شێوەیەکی جدی لە ڕاستیدا دەستی کرد بە کاری هونەری یەکێ لەو شتانەی کە پاڵپشتی بتوانی یارمەتی بە هەرچەند خۆی علاقێکی زۆری بوو بە مەسەلەی هونەر بێتن هەزمی هونەرانە بەڵام یەکێ لەوانش کە ئەتوانم بڵێم یارمەتیی زۆری داوەی کە هاوسەری هونەرمەندی خۆشەویست کاکناسی غەزازی بۆ ئەو توانی پاڵپشتێکی باش بێ لە سەرەتاوە بە گۆرانیەکانی ئەو دەستی بکە بەڵام دوای ماوەی کە توانی خۆی بدۆزێتەوە کاری هونەری بکات کە لە ڕاستیدا جێگەیەکی باشی لە ناو خەڵکی ئێمە توانم بڵێم مەرزیە هەم دایکێکی باش بوو هەم خێزانێکی باش بوو بەناسەوە هەم توانی کۆمەڵە کاری هونەری کا بۆ ملەتەکەی و هەروەها دڵسۆزی بواری ژنانیش بوو لە بوارەدا زۆر دڵسۆز بوو هەروەها چەند بڵێن ئینسانێکی جەسوور بوو بەڵام زۆر بەداخوا زوو جێمانی هێشت.
خاتومەرزیە فەرقی وەکو یەکەم ژنی سرودبێژ لە کوردستان ناسرا و ڕای ئێوە سەبارەت بەو ڕەشەشکێنەی مەرزیە چییە؟ ئایا دوای مەرزیە ژنانی سرودبێژی تر هەن کە بکرێت ئاماژیان پێ بکەین؟ ئەگەر نین یان زۆر دەگمەنن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ڕاستی من ئەتوان سرود هەرچەند لەناو کۆمەلگای ئێمە تا زمانێک کە ملەت ئێمە لە خەباتا بێت چەسانەوە لەسەر کورد لە هەر پارچەکی کوردستانە بەردەوام بێ بەتابەت لەسەر ئەو شۆڕشەکە خۆتان ئاگادارن کە ژنی کورد بەڕاستی لە ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان لە بەرامبەر ئەو هێزە گەڕن بە تۆرۆریستە بەناو داعش شەڕەکەنەوە جێگەی شانازیە بۆ هەموو دنیا بەتابەت بوو ملەتی کورد کە ژنی کورد کچی کورد گەشتونەتە ئەو ئاستا دیارە ئەمە مێژوویکی لە مێژینە هەیە کە بووە لە مێژووە ژن بەشدار بووە لە شۆڕشی کووردا بەڵام بۆ بەرینێنە مەرزیەشێکی لەو کەسانە بوو کە خولیای کاری سیاسی و هەروەها پێشمەرگە بوو یەکێ لە هۆکارەکانی دیسان تکاری یەکەمەوەی کار خێزانی کاک ناسر بوو توانی کاری سرود کا لە ڕاستیدا من بیستووە بەڕاستی کەسێک کە ژن کاری سرودکە ئەگەر ئستردیان حاڵەتی سرودی نەبوو مەسەن حاڵەتی گۆرانیان ناوەڕەتی شارەکانی شیاری بەرەنگاری بووە تا ئێستا من بیستووە کە ئاوە و شێوە و بە شێوەیەکی ماش ڕاستیدا سرود جیالەوەی کە مەسەن بۆ منەتۆ سرودەکەی بۆ شەی دەتوانێت حاڵەتی حەزی نەبێ بەڵام سرود بەشێ هاندەر بێ حاڵەتێکی ماشی بێ کە مەرجێ توانی ئەو کارە بکە پێویستە کە ژنان مادام کە ئەو قسە ئەڵێن ئەوەن ژنانی کۆمەڵە لە هەموو بوارەکانە بشتارن پێویستە لە بواریشە ژنانی کورد هەست و مەسئولیت بکەن بە تایبەت هونەرمەندانی کورد کە بتوانن کاری بەرەنگاری بکەن ئەو ئێستا بەشێک لە ژیانی هەرە گرنگی میلەتی مۆ بە خەباتەوە ئەبینی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە ڕۆڵەکانمانە بەنەپاوی سێدارە لە کچ و لە کوڕ هیچ شەحنێکیان پێ ناکەن لە ڕۆژاوای کوردستانەوە 2 ساڵ وردەی کە شۆڕشێکی شەو ڕۆژی بەڕێوەیە و شۆڕشە خێناویە کە ئێستا سرنجی هەموو دنیای ڕاکێشاوە هەروەها لە باکووری کوردستانە بینن کە زیاتری ئەتوان بڵم کە ژنن بەشداری شۆڕش ئەبن و لە خەباتی مەدەنی لەناو شارەکانی شارژن بە ڕێژێکی بەرچاو بەشدارە لەو حاڵەتە ئەو زەرورەتە تێتە پێشەوە هیوادارم بتوانن ئەلبەت توانایکی تایبەتیشی ئەوێ سرود هەموو کەسە مەسەن کەسەیە لەوانەیە 30 ساڵ هونەرمەندە نەتوانی هەموو دەنگی شیاو نییە بۆ سرودەوەی شاو لە بەرچاو بگرین کەسانێکە دەنگیان شیاوی سرود بێ بتوانن لەو بوارەدا کارکەن شتێکی باشە بێت لە ڕاستیدا دەنگی مەرجێنێکی بەرین وە توان بڵێن هەندێک کەس هەیە لەگەڵ ڕێزمە ئەبن بە گۆرانی گەشت کە دەنگیان نییە بەڕاستی ناتوانن ئەگەر ئینسان بەرینایی دەنگی تاڕادەیە چەند ئۆکتاوی دەنگی بێ بۆیە بتوانێت خزمەتی موزیک کا مەرجێ دەنگی بەرز بۆی توانی بۆ نمونە گۆرانیەکانی بە باشی بە بەرز و نزمی گۆرانیەکانی پێشکەشکار و لایەنگرێکی زۆر پەیاکە بۆ خۆی بەڕاستی دەنگی وسعەتێکی باشی بۆ ئەو گۆرانیانش کە کردو گۆرانیایەکی بە پێز و جوان بوو دەتوانی زیاتر لەوە بشە کارگەر مەرگ مەودای پێ بدای بەڵام زۆر بەداخەوەتر ئەو بەم جۆرە زوو دنیای بەجێ هێشتا گەنا ئەیتوانی زیاتر گەشە بکە لە بواری هونەری باشتی بە پێشتر پێشکەشی گەل و نیشتانەکەی بکات. دەنگی مەرزیە لە ناو کۆمەڵگەی نەریتی کووردا زۆر بەباشی دەرکەوت و توانی ببێ بە میوانی هەموو دڵەکان ئەو تایبەتمەندیەی کە وای لە مەرزیە فەرقی کردبوو کە لە ناو دڵی جەماوەردا خۆشەویست بێ جگە لە هونەرمەندبوونی ئەو شۆڕژگەربوونیشی بوو. مەرزیە تەنها هونەرمەند نەبوو بەڵکو هونەرمەندێکی پێشمەرگە بوو کە ساڵانێک لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا بۆ ڕزگاری چینی چەوساوە بۆ ئازادکردنی خاکی کوردستان خەباتی کرد. ئەو ساڵانەشکە لە ئەوروپا بوو هیچ کات لە کوردستان دانەبرا و سرود و ئاوازەکانی ئەو تینبەخشی کوورەی خەبات بوون و ئێستاکەش هەر هەن. هەروەها مەرزیە چارەکێکی بواری مافی ژنان و منداڵان بوو. ئەمە وای کردبوو کە ژنانی کورد زیاتر لە هەموو توێژەکانی کۆمەڵگا بە مەرگی داخدار بن. ئەوان هەستیان کرد کە پشتیوانێکی خۆیان لەدەستاوە. هەموو ئەم تایبەتمەندیانە بوون بەهۆی خۆشەویست بوونی هونەرمەندێکی شۆڕژگەر. بێگومان ڕەنگە بەجەستەش لە کۆمەلگای کوردی دابڕابێ بەڵام هیچ کات لە ناو دڵی کۆمەلگا دانابڕێ.
بەداخەوە مەرگی ناوادا ئیزنی بەوە نەدا کە مەرزیە زیاتر خزمەتی گۆرانی کوردی بکات و ڕۆژی 26 خەرمانانی ساڵی 1384 هەتاوی بۆ هەتایە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵاوی لە گۆرانی و هۆگرانی دەنگی خۆی کرد. ئەوەی ڕۆژی ناشتنی مەرزیە لە گردی سێوانی سلەیمانی بوو بێت لە خۆشەویستبوونی ئەو لە ناو دڵی جەماوەری کورد تێدەگات. ئەو ڕۆژە بە هەزاران چاوی پڕلاسرین هاتبوون تا ماڵاوەی لە دەنگی بکەن کە سادەکانی تەنهایی ئەوانی پڕ کردبەوە. مەرزیە خۆی و ئاواز و سرودەکانی هەمیشە بوونیان هەیە و بۆ هەتایە دەمێنەوە. چاوی تۆ لە پەرداخی وەنەوشەی چاوی ترم پێک هەڵداوە پێشنامەی تۆ قژی گەلێک نامەی ترم داهێنەوە چەپکە گوڵی تەزووی سووریان بۆ چنیوم پێشوانی تۆ زۆر جوانی تر ڕێگای دووریان پێبڕیوم شاعرێک بووم گەروی وشکم بە دوای قومێک ئاواوێڵ بووم بۆ بارانی هەر ئاسمانێک نوشتامەوە ئاوی لێڵ بوو گەر ئەتەوێ خوێنی دەماری شێرم بێ داستانێک بیر بێ کۆتایی گەر ئەتەوێ خۆشەویستی بە دوای دانەی ماچی سەردی بەڵێن بدە ئاسمانم بی بەڵێن بدە هەناسم بی سێبەرم بی بارانم بی تاکو منیش شانەی کۆنم جێبهێڵم دەمامەکی ڕوم فرێدەم دووباڵ بۆ
خۆشەویستیم لەگەردەنێت گرێ بدەم دووباڵی پۆ خۆشەویستیم لەگەردەنێت گرێ بدەم بەڵێ عزیزان لە بەرنامی ئەمجارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندووی هاوڕێ شەهید زەریفە باجەلانی سیمای ناسرا و خۆراگری شاری کامیێرن یادی هەیە بەرز و بەڕێز بێت. بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ زەریفە باجەڵانی سیمای ناسرا و خۆڕاگری شاری کامیاران. زەریفە باجەڵانی یەکێک لە ژنانی تێکۆشەر و ماندوونەناسی بزوتنەوەی کوردستان بوو کە لە ڕاپەڕینی ساڵی 1357 خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شا هەڵسوڕاوانە بەشداری کرد و سیمایەکی هەرە ناسراوی ئەم ئاعترازانە بوو. ناوی زەریفە باجەڵانی بۆ زۆربەی خەڵکی کامیاران و دێهاتەکانی دەوروبەر ناوێکی ئاشنا و بیرهێنەرەوەی تێکۆشەرێکی ماندوونەناسە. هاوڕێ زەریفە ژنێکی لادەیەکی کامیاران بوو کە دوای لە دەستانی هاوسەرەکەی دابینکردنی بژێوی منداڵەکانی کەوتە ئەستۆی و هەر بەم بۆنەوە لە شاری کامیاران دەستیدایە دەستفرۆشیکردن. ئەو سەرەڕای دابینکردنی ژیانی منداڵەکانی خەباتی سیاسی خۆی درێژە پێدا و بە بەردەوامی لە هەوڵی ئاگاکردنەوەی خەڵکی دەوروبەری بوو. ئەو کە لە جەریانی ڕاپەڕینی ساڵی 57 لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنا بوو زۆر زوو توانی پێگەیەکی کۆمەڵایەتی بۆ خۆی دەستەبەر بکات. بە هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی وەکو زۆر یەک لە خەڵکی کوردستان زۆر زوو ناوەڕۆکی ئەم ڕژیمەی بۆ دەرکەوت و خەباتی خۆی درێژە پێدا. بە دوای ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵا ئاشنا بوو بە لایەنگەری سیاسەتەکانی. لە کاتی کۆچی مێژوویی خەڵکی شاری مەریوان کاتێکە تانگەکانی ئەرتشی کۆماری ئیسلامی لە کرماشانەوە بەرەو مەریوان دەڕۆیشتن خەڵکی کامیاران لە بەردەم ئەو تانکانەدا مانیان گرت و پێشیان بەڕۆشتنیان گرت. هاوڕێ زەریفە وەک ڕابەرێکی ڕاستەقینە جەماوەری ژنانی کامیارانی هێنا مەیدان و خۆی بازیدایە سەر یەکێک لە تانگەکان و ناچاریانی کرد ڕاوەستن. پاش هێرشی یەکەمی ڕژیم بۆ کوردستان هاوڕێ زەریفە هەروە درێژەی بە خەباتی خۆیدا و بوێرانە لە دژی بەکرێگیراوانی ڕژیم ڕاوەستا و زۆر یەک لە میتینگ و ئێعترازاتی خەڵکی ڕێبەری دەکرد. ئەو توانی بەگژی سونەتە دواکەوت و کۆنەکان نابڕوات و وەک ژنێکی ئازا لە گۆڕەپانی خەباتی بزوتنەوەی ڕەوای خەڵکی کورد بەشداری کرد. هاوڕێ زەریفە بەهۆی هەڵسوڕانی بەرچاوی چەند جارێک لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمگیرا کە بە ئێعترازی خەڵکی ئازاد دەکرا. بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کە نەیان دەتوانی لە بەرانبەر هەڵسوڕاوانی ئەو بێدەنگ بن و هەروەها لەبەر ترسی ئێعترازی خەڵکیش نەیان دەوێرا کە بە ئاشکرا ئازاری بدەن دەستیاندایە پیلانگێڕی و لە مانگی خەزەڵوەری 1359 هەتاوی بە نەهێنی گرتیان و پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە دەرەوەی شاری کامیاران وەحشیانە شەهیدیان کرد. بەم جۆرە هاوڕێ زەریفە باجەڵانی سربەرزانە چووە
ریزی گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و بزوتنەوەی کوردستان. بێگومان یاد و ناوی ئەم ژنە تێکۆشەرە لەبیر ناچێت و ژیانی خەباتکارانەی دەبێ بە باشترین ئەزمون بۆ ڕێبوارانی ڕێگەی ئازادی و ژنانی تێکۆشەر. یادی بەرزە و ڕێگای درێژەی هەیە. بینەرانی خۆشەویست هەر لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان. هیوادارم کە بەدڵتان بوو بێت تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر ماڵەوە.